ئازانی کورسانی و سڵاتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمێکی تری فیل و دیاردەوە لەگەڵتان دەبین. هەمیشە لە فیل و دیاردەوە هەوڵمان داوە بابەتە تاوانکاریەکان ئەوانەی کە کەسانێک تایدا دەبنە قوربانی لە بەرنمەکەی خۆمانەوە باسی لێوە بکەین و هۆشیاری تەواو بدەین بە بینەرەکانمان لەسەر ئەو تاوانانە بۆ ئەوەی هەمیشە هەمووان دووربین لە ئەنجامدانی تاوان. بەڵام کۆمەڵێک تاوان هەیە کە کەسانێک تایدا دەبنە قوربانی ئەگەرچی بەرنامەی زۆر لەسەر کرابێ بەڵام بەڕاستی شایانی ئەوەیە کە بەردەوام قسەی لەسەر بکرێتەوە چونکە هێشتاش کەسانێکان دەبنا قوربانی ئەو ئەنجامدانی ئەو کارانە. بەنمونە یەکێک لەو بابەتانەی کە زۆر قسەی لەسەر کراوە بەردەوام دەبێت قسەی لەسەر بکرێ بەکارهێنان و ئالوودەبوونی مادەی هۆشبەرە کە کەسانێک بە نەشارەزایی یا بە نائاگایی دو ئەوەی کە بڕیارێکی هەڵە لە ژیانی خۆیان دەدەن کەسانێکی هەڵا هاوڕێیەکی هەڵا دەهێنە ژیانیانەوە تەواوی ژیانی خۆیان دەکەنە قوربانی. ئەمە جگەلەوەی کەسانێکن کە ئەم کاریان کردوتە پیشە و بازرگانی بە مادانەوە دەکەن و کەسانێکی زۆر بە ئیشەکانی خۆیان دەکەنە قوربانی. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا لە هەر ئەنجامدانی هەر تاوانێک کە دەکرێت بە تایبەت بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە ئێمە هەمیشە وتومانە چاوەکان لەسەر ئەو کەسانەیە کە بەکارهێنەرن و ئەو کەسانەیە کە بازرگانی پێوە دەکەن. بەسپاسەوە دەستگای ئاسایشی هەرێم هەمیشە هەوڵی داوە کە بە دوای ئەو کەسانەدا بڕوە کە ئەم کارانە دەکەن بۆ ئەوەی کەمترین تاوان لە هەرێمی کوردستان بڵاو ببێتەوە و ئەو کەسانی کەم کارانە دەکەن بدرێنە دەستی یاسا. لەگەڵیشیدا بەردەوام دەبینین ینی تاوانی جۆرا و جۆر ڕوودەدا بۆ نمونە بازرگانیکردن بە مرۆڤەوە. ئەوەی کە زۆر گرنگە لە لای ئێمە و لە جیهانیشدا کە زۆر گرنگی پێدەدرێ مرۆڤ لە جیهانیش ئەو کەسانی بازرگانی بە مرۆڤەوە دەکەن بەڕاستی ئەمە یەکێکە لەو تاوانانی کە بە تاوانێکی گەورە دانراوە. بەڵام دەبینین ئێستا لە هەرێمی کوردستان خەریکە ئەم بابەتەش سەر هەڵدەدا کەسانێ بەکاردەهێنرێن بە بیانووی ئەوەی کە پاریان لە گیرفانجانیە یان ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە بەکاردەهێنرێن بۆ ئەوەی لە ناو تاوانەکانی خۆیان تێوە بگلێنن و بازرگانیان بە مرۆڤەوە پێ بکەن. بە سوپاسەوە و بە خۆشحاڵیشەوە جارێکی تر دەستگای ئاسایش چاوی توندی لەسەر ئەنجامدانی ئەو تاوانانەیە و ئەو کەسانە دەستگیر دەکرێن کە بازرگانی بە مرۆڤەوە دەکەن. جارێکی تر باسکردنەوەی چەکی بێمۆڵەت ڕخسنەوەی بازارەکانی چەک ئەمەش بابەتێکە لەو بابەتانەی کە هەمیشە لە کەیسەکانی کوشتن کە ڕۆژانە گوێمان لی دەبێت باس لەوە دەکرێت کە چەکێکی زۆری بێمۆڵەت لە بازارەکاندا هەیە هەر کەسێک بێوێ دەتوانێت بچێت لە بازاردا چەک بکڕێ و ئەو تاوانەی کە دەیەوێت پێی ئەنجام بدا. بەڵام بە خۆشحاڵی و ئەم جارش دەستگای ئاسایش هەوڵی داوە لە قەزا و ناحیەکان و شار و پارێزگاکاندا بازاری فرۆشتنی چەک کۆنتترۆل بکە بە شێوەیەک ئەم بازار و دوکانانە یەک بخرێن و لە ژێر چاودێری دەستگای ئاسایشدا بن بۆ ئەوەی بە یاسایی ئەو کارە بکرێ تاکو هەر کاتێک تاوانێک بم چەکانەوە ئەنجام درا بزانرێت کە خاوەنی ئەم چەکە کێیە و لە کێی کڕیوە. تەواوی ئەم بابەتانەیە ئەمە هەوڵ دەدەین ئەم ئێوارەیە لە فیل و دیاردەوە باسییان لێو بکەین تا هۆشیاری تەواو بدەین بە بینەرەکانمان و ئەو کەسانی کە بەڕاستی بوونەتە قوربانی ئەنجامدانی ئەم تاوانانە بۆی هەمیشە بزانین کە یاسا سەروەرە و دەستگای ئاسایش چاوی تەواوی لەسەر ئەو کەیسانەیە. هاوکارمان ئەمیر بە سوپاسەوە لە دەڤەری ڕاپەڕینەوە کۆمەڵێک کەیسی لەسەر ئەم بابەتانەی کە من باسم کرد بۆ ئامادە کردوین کە هەر بەڕاستی ئەمانە قوربانی ئەنجامدانی ئەم تاوانانن لە زاری خۆیانەوە گوێبیستی کەیسەکانیان دەبین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرمون. ڕۆژانە دێتە بەرگوێمان کەسانێک باهۆی بڕیارێکی ڕاستەوە ژیانیان لە تاریکی و داخرانەوە بەرەو ڕووناکی و کرانەوە دەڕوات. بەڵام چی دەربارەی چیرۆکە پێچەوانەکان ئەو چیرۆکانی کە بڕیارێکی هەڵا ژیان لە کرانەوە و ڕووناکیەوە بەرەو تاریکی و دەرگا داخراوەکان دەبات. من لێرەم لە دەڤەری ڕاپەڕین ئەو چیرۆکانەتان بۆ دەگەڕمەوە کە خاوەنەکانیان ڕۆژێک لە ڕۆژان پێیان وا بووە چیرۆکیان بۆ هەتایەون دەبێت. بەڵام با هەوڵ و شەونخونی و ماندووبوونی دەستگای ئاسایشی هەرێم و بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین ئەو چیرۆکان و خاوەنەکانیان ئێستا لا کونجی زینداندان و من لێرە چیرۆکی ئەوانتان لە زاری خۆیانەوە بۆ دەگەڕمەوە. لێرە لە پشت ئەم دیوارە کۆنکرێتی و پەنجەرە ئاسن ڕێژکراوانەدا دەیان چیرۆکی جیاوازان کە هەمویان لە یەک خاڵدا یەک دەگرنەوە تێکچوونی ژیان و داهاتوو بەهۆی یەک بڕیاری هەڵەوە. خۆشبەختانە ئێمە ڕێگە پێزراون بچینە نێو جیهانی تاریکی ئەوانی کە ڕۆژێک لە ڕۆژان پێیان وابوو لە چاوی یاساون ئەو ڕووناکیی ئەوان بکەینە چرای ڕووناکێک بۆ هەمووان.
ئەمانە بەکارهێنەرانی مادەی هۆشبەرن و چیرۆکەکانیشیان تراژیدیایی ئەو ئالوودەبوونەیە. گەورەترین شت بە بۆنەی بەکارهێنانی مادی هۆشبەرەوە لە ماوەیان 15 ساڵەیە کە لە دەستیاوە چی بووە؟ دەوامەکەم دەوام و شخصیات و ڕێزێکی خۆم هەبوو وازم زۆر باش بوو دەوامەکەم لە دەستدا لە کەسوکارم لە دەستدا ئەنی زۆر شتم لە دەستدا. چۆن؟ من لە ڕێگای مادەی هۆشبەرەوە بەکارهێنانی دەوام یەکەم شت لە دەوامەکەم بووم، دوایی لە کەس و کار بووم، لە هێندێک کەسم بووم و دوای ئەوەش نزیکترین کەسی خۆم پێی مرد، هەر لە ڕێگای مادەی هۆشبەرەوە پێی مرد. لە ڕێگای بەکارهێنانەوە کوشتی. قەناعەتەکەت ڕۆژێک لە ڕۆژان بگەیتە ئەم خۆناغی ئێستا و ناوەڵا ئێستا هەموو ڕۆژێکم مرنێک و زیندوو بوونەوەیەکە. ینی ئێستا بەس داوایەوەی دەکەم لە خوای گەورە ینی ڕۆحمێکمان پێ بکات و لەو حکومەتەش کە باشم حافاتێک شتێکمان بۆ دەرکا و ئەو جاری بە کەسوکارمان شادکەینەوە بە شیای ئەوەی نەبچینەوە نێو کۆمەڵگە هەمومان. یعنی ئەمە وەک نەخۆشێکی نەک بڵێ مەڵایی وەک تاوانبارێک. ئێمە هەموو هەڵخەڵەتاوی دەستی کەسانی گەورە لە خۆمان گەورەتر و ئەوەترین، ینیوانی کە بازرگانی پیرۆک ئەو کەسانە ماڵ دەبنە ماڵ خراکەری خەڵکی. یعنی ئەمە هیچ ئەوەیەکی نێن داوا دەکەین سزنیش قەت ڕێگا چارە سەر نییە بۆ تۆ بۆ کەسێک کە بتەوێ لە سزنیکە وەرە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ لە سزنیکە وەڵڵاهی بە سزن چارە سەر نابێت. ئێوە داوا دەکەین ئەگەر کەمپێک خەستەخانێک بکرێتەوە لە ڕێگای دکتۆری پسپۆرۆ لە ڕێگای توێژەری کۆمەڵاتیەوە کە ینی ئەو شتە چارە سەر بکرێ. ئەو وەک نەخۆشیێکی وە وەک ڤایرۆسێکی وە نەک دڵە 2 ساڵی خەمە ژوورێت چا دەبێت شتی وانێ وڵاکە قەت بۆی کابرا پێیچانەوێ بە سزن. ئێمە داوا دەکەین حکومەت کە سنتەرێکمان بۆ بکاتەوە بۆ کەسانی کە بەکارهێنەرن جارێشکە بیان خاتەوە شانیەوەی بژێنەوە ینی وەک چۆن بڵێ وەک گوڵێک ئاو دەدەی ئاوە گەشت ببنەوە. ئێمەش هەموو کەسێک غەڵەتیش دەکا. چەند قوربانی هەبێت هێندەش چیرۆکی جیاواز هەیە، بەڵام لە کۆتاییدا خاوەن بڕیارە هەڵەکە هەمیشە باجی هەڵەکەی دەدات. چۆن دەستت پێ کرد؟ چی بوو وای لێ کردی؟ ئەو پاڵەرانە چی بوون؟ من 2010 گیرم لەگەڵ هاوسەرەکەم گیرم ئەو کاتی من نەمدەزانی مادەی هۆشبەر چییە، یعنی کە لە فلیمان شتی دەمان دیت پێمان سێربان ماوزۆی شتێک بێ هەر بەلاشمانەوە بوو، بەڵام کە شوم کرد تووشی کەسێک بووم مادەی هۆشبەری بەکاردێنە لەوێەوە منیش لەگەڵیم بەکارهێنا چکە دەچۆ دەرت لە ماڵێ نەدەما لەگەڵم بەکارهێنا گیرم لەگەڵی ینی حکم لەسەری خوارد ینی چەند مانگی لە زیندان بووم دەستیم لێ وەرگرت بەس دوای ئەوە دوای چەند ساڵێک تووشی کەسێکی تر بووم لەگەڵە حیلاقەم هەبووم ئەوش مادەی هۆشبەری بەکاردێنا بە نەمدەویست لەوەی دایانی دووبارێکەم وچکە من تەواو تێگەیشت بووم لەوە حەزەکەی، بەڵام بە زۆر پێدام و لی دەدام و ئازاری دەدام تا گەشتمە ئەوڕۆکە. چۆن بوو ئەو چۆن زانیت کە ئەو مادی هۆشبەر بەکارهێنێ؟ هاوسەرەکەی خۆم هاوسەرەکەی خۆت؟ بەڵێ هاوسەرەکەی خۆم ینی لەگەڵ لە ماڵ نەدەما دایم داهات و دەچوو دەڕۆیشتە دەرەوە گەر بەکاری دێنە لە ماڵە دەمگوت ئەو شتە چییە دەیگوتەوە بۆی جگەرەی پێتەرەکەین بۆی جگەرەی پێتەرەکەین ینی سەرتانم دەزانیەوە چ شتێکە، بەڵام دوای ئەوە هەر نەداتەوە زانیم وعزەکەی چۆن و زانیم کە ئەوەیە ویستم جیابمەوە، بەڵام ئازاری خۆی دەداوانە میش کتم تازە هیچ ناکرێت دووگیانیش بووم دووگیان بووم بە منداڵمەوە ئیتر ئەو کاتی زانیم هیچ بێفایدە بوو. دوایش ئەوە گەیشتمە زیندانی. بەشی دووەمی چیرۆکەکەی تۆ لە دوای با بڵێن جابوونەوەت لە هاوسەرەکە دۆتت کەوتومەتە پەیوەندیەکەوە کە ئەویش بە هەمان شێوە بەکارهێنەری مادەی هۆشبەر بوو هەتا دوایی ئەوە چۆن بوو بە وردی ئەوم بۆ باسکە چۆن کەوتیتە پەیوەندی لەگەڵا چۆن زانیت کە ئەمە بەکارهێنەری مادی هۆشبەرە و دوایی چۆن ناچاری کردی کە خۆشم ویست بوو ئەو گیرا بوو کە ئازاد بووتم لانێ چاک بوو بێ ینی هەموو ئینسانێک هەڵە دەکات شایانی چاک بوونیشە ینی بەڵام چاک نەبوو بوو هەمان شێوە بوو بە زۆر لی دەدام ئازاری دەدام
دەرمانی پێدام هەتا نەکەو لە دەرێ نەبم لەگەڵوی لە زیندان بم زۆر ئازاری دام و ئەوەی کردم تووشی ئەو بەزمەی کردمەوە کەوتمە ئێرانەوە لە دوای ئەوە تۆ دەستت کردەوە بە بەکارهێنانی ئەو پێدام بە زۆر پێدام بەڵێ بەڵێ لی دەدام بە زۆر پێی دەدام داهاتە ماڵێ دەرم دەکرد لی دەدام باشە قەت شکایەتێک سکاڵایەکرد ویستم وای لێ بکەم بەس دێگو دەتکوژم بکەومە زیندان لەبەرەوە هۆکارە بوو یعنی نەمەتوانین شکایەتی لێ بکەم دەنا کەسیشم نییە نە باوکم هەیە نە برام هەیە تاکە داکەکم هەیە هیچی دەسەڵات نەبوو چکە زەر باوکم هەیە مناڵەکەت ئێستا مناڵەکەم لێ خۆمە ئێستاکە هەست بەم بارودۆخە ئەکا بەڵێ هەست پێ دەکا ئەنی ئەم ئێستا ئاوا دەخوازم کەس بەس لە منداڵەکەم نەبم چکە دەوانەیە ئەم نەوڕۆکە بەس ئەوەی شک بەرم لە ژیانمدا ئیشاڵڵە کەسیش ناکەوێتەوە بارودۆخێ و بەخسی خوشکی خۆیان بکەن دەرسێکی لێوەرگرن ینی لە منەوە دەرسی لێوەرگرن بە زۆر ئازار تێپەڕیم زۆر شتم بۆ پیاوی کرد بەڵام هیچ سوودێکی نەبوو بێسوود بوو ماڵی خۆشم وێران کرد ینی سپێنێکە دایک و باوکیشت نادوێنێتەوە ئەگەر بەکارهێنەران قوربانی دەستی ئالوودەبوون بن ئەوە بازرگانان دڵ و بزوێنەری ئەم جیهانە ڕەشن لێرە بازرگانێک هەیە کە چیرۆکی دەستگیرکردنی بە نزیکەی 4 کیلۆ مادەی هۆشبەرەوە بۆ گێڕینەوە جاگەرەوانی کە بەکارهێنەرن جارێک تاوانبار بن ئەوانی کە بازرگانی ئەم مادانن نەک دوو جار و سێ جار هەزاران جار تاوانبارن ئەو چیرۆکە تراژیدیانی کە گوێبیستی بوون بەشێکی زۆری تموحی بوو ئەو خیاڵی کە لای خۆیان دروستیان کردەوە بازرگانە بۆ ئەوەی کە بتوانن لەو ڕێگەیەوە پارەیەکی باش و ژیانێکی خۆش بۆ خۆیان دابین بکەن هۆکاری سەرەکی ماڵوێران بوونی و هەزاران کەسن ئێستا لەگەڵ یەکێک لەو بازرگانانە قساکەم گفتوگۆی لەگەڵاکەم زانم چی وای لێ کردووەوە چی پاڵنەری بووە سڵاو لێبێ چیرۆکەکەی خۆتم بۆ بگێڕەوە تۆ چی وای لێ کرد دی ببی بە بازرگانی بەم بابەتەوە بکەی دەستبەیتە ئەم کارە ئەوەی کە کردت چی بوو چەند کیلۆت پێ بوو چۆنیش گیرای 3 کیلو 900 گرام مادەی هوشبەرم پێ بوو لە ڕۆژهەڵاتی هینامە بۆ حدود عێراقی لە حدود عێراقی گیرا کابراایك داوای لۆم کرد بوو لوو کابرام هینا بوو تاویلمدا کە تاویلدەم لەگەڵ کابرای گیرا ئاسایشی هینا گرتنە هیناوەی ڕکۆلنەوە بەحسێ کردنەوە کۆنێ مەوادە چوونەوە چۆنە چوونەوە هینە گفتم کاکەمە کابراایکی ڕۆژهەڵاتین ئەو کابرا داوام لەو کردەوە بۆ 500 دلاری لە حدود تاویلمدا ئەمەش تاویلدمەوە 500 پارەکەم بەریێ لە حدود کە گەڕامە هاتن تووشی ئازایش بوو گیرام چستمە ئاسایش بوو باشە ئەو مادەی کە پێت بوو چی بوو 3 کیلۆ کریستال بوو باشە 900 گرمژی ماریجوانە هیچێ بوو چۆن پەیوەندی پێوە کردی چۆن بڕیارەیە چۆن ئەو کابرا هاتە ئێرانی لە خۆی کری حاضر کرد بوو لە جێک دانم کردو لە جێ ئەو شۆنێ تاویل وەرگرە بێنە عێراقی تاویلمدا لە کوردستان تاویلمدا ئەو کەسێسە گیراوەویش بەڵێش گیرا بەڵێ زانی ئەویشی کە کردوتە لەوانەیە بە هەموو ژیانە باجەکەی بی پەشیمانم نەنازم بەڵام چی ئەو ئیشەم کردووە ناڵمش نەداری پێش ئەو ئیشەم کردووە پەشیمانمش بەڵام دۆسیەکان لێرە تەنها لە سنووری مادە هۆشبەرەکاندا ناوەستن لێکۆڵینەوەکانی ئاساییش پەردا لەسەر چاوانێکی مەترسیدارتر لادەدەن بازرگانیکردن بە مرۆڤەوە کە ئەمانیش وەک تۆڕی ئاڵۆز و با شێوازی دەستاودەست کارەکە دەکەن بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە بابەتێک نییە بە یە کەس بکرێت ینی تۆڕە کۆمەڵێک کەسن جا حتمما تۆش ئەبێت بەشێک بووبێتی لەو تۆڕە پەیوەندیکردنی تۆ بۆوانەوە چۆن بوو چۆن بڕیارەدا کە لەگەڵەوانە کار بکەی وە ئیشەکەی تۆ لە کوێوە بۆ شۆ بوو واتسەپێک تەلەفۆنی بۆ کردم
وتی ئەوەندە نەفەرن بۆ دێنمە فڵانە شوێنەی ئەتوش لێوە بۆم بەرە فڵانە شوێنەی و تەسمیلی ئەو کەسان بەبڕی ئەوەندە پارەیە و دوو نەفەر بوونێکی 50,000 پارەیەکەی وەرەگرین و ئەو خۆ عەفیز بوو. باشە چۆن پەیوەندیان بە تۆ کرد ینی لەسەر چه ئەساسێک بۆ واتسەپێک تەلەفۆنیان بۆ تۆ کردووە و تویانە ئەو نەفەرانەمان بۆ بەرە واتسەپ تەلەفۆنی کردی ئەوەندە نەفەرن بۆم بێنە فڵانە شوێنەی و نەبەس معنی ئەو سیقەیە چۆن بوو بە تۆیان کرد کە تۆ شارەزای ئەو ناوەی بەڵێ یعنی منتیقی خۆنە شارەزای ئەو نەفەرانی کاتان هێنا چێ بوون بەنگلادێشی و پاکستانی و ئەغڤانی و بەتان برد بۆ کوێ لێ ڕادەسی شێتانە کرد ئەوان بەنیاز من ڕادەسی چیکەن جا دەست بەدەستە یعنی ئەو تەلەفۆن بۆ من دەکا دەرێن بۆم بێنە فڵانە شوێنەی لێو کەسەکی دیدی ئەگە شارەزای ئەو منتیقی بێت ئەوەی کە یای بە تۆ با بڵێن سەرۆکی باندەکە بوو یانەویش هەر کەسێک بوو وەک تۆ تەلەفۆنی بۆ کرابوو وەڵڵای ئەوی نازانم یان تۆ کەسانۆ نەبینی کە دیتم بە سەر و چاوی خۆی پێشاوە بە تۆ شیانوت کە یاد بە کەسی دوایتر سەر و چای خۆت بەڵێ. پێشەرەوەی چیان پێنوتی بەڵێ باشە چۆن دەستگیر کران ئەمە تا شوێنی خۆماهینیان تەویلیە و کەسەماندان لەگەڕاینەوە بەسەر ئاسایی دەکەوتین مەفرەزە بە کەسەکانیشەوە نە هەر خۆتان هەر خۆمان تۆ وتت چەند کەسێکی تریش هەبوون کە ناسی وتنەوە ئیشیان کردووە ینی حتممە بێ باگراوندیش هەبوو بێ لەسەرم ئیشە ینی ئاگاداری ئەوە نەبوویت کەم ئیشە نایاساییە ئەم ئیشە ڕێگە پێنەدراوە ئەم ئیشە ئەمگەێنێت بەم ڕۆژە ئاگاداری ئەوە نەبوویت ئاگدار بووم بەسە ڕێگایمە پێدادین هیچ شوێنێکی ئەوەلینی ئاسایش لی دانیشیان شتێک ڕێگای مەڕووماڵاتیە ینی ئەتانزانی نایاساییە بەزەتان و دەستگیر ناکرێن و شوێنەکە هی ئەوە نییە کەشفین ئێوە نەبوو کەشبین لە ڕێگەڕانەوە بەجاددا ماتۆرمان پێ بوو لە ڕێگاوە ئەمەلیات یعنی کاتێک گەڕانەوە بوو ماڵ ینی ئەوەی کە ئێوەی پاڵنا بۆ ئەم ئیشە ئەوە بوو کە ئەتانزانی نایاساییە و بەڵام ئەتانزانی کە ئەم ڕێگەیە هی ئەوە لی کەشفن و لە کۆتاییشا کەشفیش بوون بەڵێ کارەکان تۆڕی یەک بە دوای یەکن تەواو کاری یەکترن بەڵام لە کۆتاییدا یاسا تەواوکەری هەموو کارە نایاسایەکانە ئەو نی من تێگەیشت پێ دەمە میشە زۆر دەسا و دەسیتیایە ئەو کەسێک کە پێشتر باسی لێوە کرد ئەو لە دەستێکی تری وەرگرتووە دوایەوە دەستێکی تری کردو کە یاوێتی بە تۆ لە کۆ وەرەگرت بردنت بۆ کۆ چۆن پەیوەندیت پێوە کرا چۆن بڕیارە دامی شەوکەی وەڵام من معتازم وەزەم زۆر خراپە کوڕی کەمەندام وایە ئەو برادەرەش تەلەفۆنی کرد گوتی ماتۆڕێک لەوەیە لە سەڕێ کندوڕیانەکێ دێت ئەوە دوو ماتۆڕەکێکە و بالیانکە لە پشت نەفەرەکەم بار کردن دەوری 10 دقە 5 دقە ڕۆیشتین و دەستگیر کراین هەر بە پیادە ڕۆی ڕۆیشتن ئەوان پیادە بوون نیسانم پێ بۆ مبارم کردن چەند کەس بوون کێ بوون چۆن بوون 14 کێ بوون خەڵکی شوێ بوون وەڵا بەگلادیشی و وانێکن ئەوبانی وانە تۆ یاو بە دەستی دوای خۆت فریاوەی نەکەوتم ئەم تا ئایدی من بوو لای بورجەکەی زوتی لێ زەلامێک چاوەڕێت دەکات لێدا بەزێنەوە بێت ینی پێشەوەی تۆ سەلامەکان ڕادەستی کەسی دواترگەی دەستگیر کرێت بەڵێ باشە ئیشەکە نایاساییە ینی ئیشی نایاساییش هەر بیانویەک بووی هەر ڕێگە پێدراو نییە ینی تۆ نەتەزانی کە میشە نایاساییە نەتەزانی کە میشە ڕێگە پێنەدراوە وەڵێ وەڵا بەس من لەبەر محتاجیان دەمەدەم زانین بڵێن مەسەڵەن قاچاوی نەبکە برە بە ئازادی دێ پاسەپۆرت پێ بێ و دەڕوا بەسەڵانە محتاجن لە محتاجیان دێنەوانش چۆن خەڵکی بەدەشتە قالی چەویش لە محتاجی و لە برسان دێن لێرەی شێ دەکەن لە کەرکووک و هەولێر و بەغداوە ئەو چیرۆکانی لێرە بیسمانن تەنها دانپێدانانی چەند تۆمەتبارێک نەبوون بەڵکو و زەنگی مەترسیەکی گەورە بوون بۆ سەرجەم خێزانەکانی هەرێمی کوردستان یاسا و هێزە ئەمنیەکان دەتوانن ڕێگری بکەن بەڵام بنبڕکردنی ئەم دیاردەیە پێویستی بە هۆشیاری هەمووانە دووبارە سڵاوتان لەبێت ئازیزانم ئەوەی کە بینیمان واگوێ بیسی بووین ئەو قوربانیانن کە خۆیان باسییان لەوە کرد کە
بە تایبەت ئەوانەی کە ئالوودە بووی مادەی هۆشبەرن کە چۆن تووشی ئەم مادانە بوون و ئەوەی کە بازرگانی پێوە دەکا چۆن دەستگیر کراوە و بازرگانی بە مرۆڤەوە مژێکی کترە لەو بابەتانی کێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا گرنگێکی تایبەتی پێ بدەین بۆ ئەوەی حاڵەتەکان ڕوو لە زیادبوون نەکەن بەسپاسەوە کۆمەڵێک میوانم ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادەیانە بێ بیرم نەچێ بەسپاسەوە دەستگای ئاسایشی هەرێم ڕێگەی بە ئێمەدا کە بەرنمەکە لە ناو دەستگای ئاسایشدا ئەنجام بدەین جارێکتر سوپاسیانەکەین زۆر بەڕێز عقید کارزان شێرکۆ صادق وتە بێژی دەستگای ئاسایشی هەرێم بەسپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەی هەیە کە کارزان زۆر بەخێربێ عقیدی مافپەروەر یاسین محەممەد ساڵح ئەندامی دادگای هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەسپاسەوە بەڕێزیشان لەگەڵمان دەبن کاگیاسین بەڕێزیشتان زۆر بەخێربن دکتۆر بەختیار ڕەشید قادر پزیشکی پسپۆری دێرینی دادوەری و بەڕێوبەری پزیشکی دادوەری سلێمانیە بەسپاسەوە بەڕێزیشان لەگەڵمان دەبن دکتۆر بەڕێزیشتان زۆر بەخێربێن دەمانەوێت هەرێکیان لە ڕێی پسپۆرەکانی خۆیانەوە زانیاری تاوامان بدەنێ لەسەر کۆنتترۆلکردنی ئەو تاوانانەی کە هەیە و چۆن هۆشیاری تەواویش بە خەڵک بدەین کاک کارزان دووبارە بەخێربن دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەکردنی ئەم بەرنامە بەڕاستی لەگەڵمان ماندوو بوون بۆ ئامادەکردنی کەیسەکان هەم لەوەی کە ڕێگەدان پێداین کە لێرە ئێمە بەرنمەکە بکەین بەڕاستی بەلامانەوە گرنگە ڕەنگە زۆر جاری تر باسی مادی هۆشبەر کرابێت من دەمەوێت لەو کەیسیانەوە دەست پێ بکەم بەڵام ئەوە تا دەبینی هێشتا قوربانی هەیە هێشتا بازرگانێک هەیە کە بازرگانی بە مادانەوە دەکا بۆیە گرنگە کارەکانی ئێوە بەردەوامی هەبێت لەسەر ئەم بابەتە دەستگای ئاسایش چی دەکات و چی کردووە و بە تایبەت لە دەڤەری ڕاپەڕین ئەو کارانی کردوتانە چی بووە ئەم کاتان باش و ئەم کاتەی بینەران و بیسەرانی کورساتی ئازیز باش لە ڕاستیە دەستگای سەرشی هەرێمی کوردستان بە حکمیەوەی دەستگایەکە خاوەن شخصەتی معنەوی خۆیەتی و بە یاسای ژمارە 5 ساڵی 2011 کەوتۆتە کار لە مادەی سێ یاساکەیە ئەرکەکانی دەستگای سەرشی هەرێمی کوردستانی دەستنیشان کردووە یەکێک لەو بابەتانە نەهێشتنی مادەی هۆشبەرە بە هەردوو دیوەکەیەوە لە ڕووی ماوادەوە کە هاوردە دەکرێت و بەکارهێنرێت و لە ڕووی تاوانەوە کە خەڵکانێکن بە پێی مادەی 25 بە بازرگانی نێودەوڵەتی بەناوبانگن یان دەرەکی و مادەی 26 لە هەمان یاسای ژمارە 1 ساڵی 2020 یاسای نێشتنی مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵەکان و لە هەمان کاتە مادەی سی کە بەکارهێنەرە لێرەدا بە سوپاسەوە لە زۆربەی ئەو شوێنانەی کە ئەم بابەتەی تا تەنها هەست کراوە بە شێوازە لە شێوازەکان بەکارهێنەرێکی تیا یان کەسانێکی تیان هەوڵەدەن بازرگانی بەم بابەتۆ کراوە پێشتر ئەم بابەتەمان باس کردووە ئەو نوع کەسانە وەکو بازرگانی کە بەکارهێنن لە کورتترین ژیانی خۆشیە با بڵین دوایەوە بە دڵنیایە و دەستگیرەکرێن چکەمە بابەتێک نییە کەسەکە تەنها بۆ ویستی خۆی بێ ئەمە بابەتێکە بازرگانی پێوەکە ئەم دەست و ئەو دەسەکە یەکێک لەوانە کە هەستی پێ ئەکرێت کە ئەم مادەیە بەکارهێنرێ لە دوای دەستگیرکردنی دەرئەکەوێت کە لە کێی کڕیەوە ئەو لە کێوە پیای کردووە هەر ئەو دەستانە هەمووی کەشفە بن وەکو چۆن لەو راپۆرتەی کە جنابتان ئێستا باستان کرد هەر سێ بابەتەکەی تایە لە بەکارهێنەرەکەەوە بۆ ئەو کەسەی کە بە ناچاری لە دوای بەکارهێنانێکی زۆر دەوامەکەی لە دەستداوە ئیشەکەی لە دەستداوە ناچار بووە بڕۆ ئەم بابەتە تەوزیعکە بەسەر خەڵکی ترا بۆی پارەی لێ نەسەنن خۆی بەکاری بێنێت لە کەی وەرگتۆ لەو کەسەی کە بە سەرەکی ئەیهێنێتە ناوە خۆشبەختانە لە ڕێی کە بەکارێنن کا کارزان دەیانەوێت خەڵکی تریش توشکن بەتەکیید ئەی ئەمە بازاری بۆ ئەکاتەوە ئەمە بۆی بازاری بۆ پیا بکات لە نزیکترین کەسی خۆوە دەست پێکا کە متمانە هەیە لە نێوانیانە بەڵام ئەو متمانەیە وای کرد وەکو ئەو تۆمەتبارە باسی کرد کە بووە هۆکاری مردنی ئەو کەسە خۆشەویستەی خۆی زۆر کات ئەم بابەتان ئەم تراژیدیانە لەم ئەوەندەی لەم مادانە داوە تێ تاکو بەداخۆ گیانی لە دەستداوە بەڵێ باشترین نیشانەدەر بۆ بابەتی ئەوەی کە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان چی کردووە لەو ماوەی پێشوە ئامارە لێرە مهمترین پرسیارێتە پێش باش ئامارەکان چیمان پێ دەڵێن ئامارەکان ئێستا ئاماری ئەو ناوچانتان باشە دەڤەری ڕاپەڕینتان بۆ باسەکەم کە خۆشبەختانە هەندێک خەڵکان بە دوواداچوونی بە حساب کردووە بۆ بابەتەکە باسی ئەوە کە لە هەرێمی کوردستاندا
مادەی هۆشبەر و بەکارهێنان و بازرگانی پێوەکردن بۆتە دیاردا ئێمە بە ئامار وەڵامیانە دەینەوەڵی نەخێر حاڵەتە چکە ئەگەر بگەڕینەوە بۆ داتاکان و ئامارەکانی یۆنۆدیسی ئۆفیسی نەتۆیەگرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی تاوان و مادەی هۆشبەر پێمانەڵێن کە لە چ ڕێژەیەکی بەرزەوە ئەو وڵاتە بە وڵاتێکدا ئەنرێت یان ئەو هەرێمە بە شوێنێکدا ئەنرێت کە بەکارهێنانی مادەی هۆشبەرکە بەرز بۆتە مەترسی لەسەر کۆمەڵگاکە هێشتا لە وڵاتی ئێمە نەبووتە مەترسی ئەگەر ئامارەکان بۆ بخوێنەوە بە بەراوردکاری بە ئەم ساڵی پار و ئەمساڵ لە دەڤەری ڕاپەڕینا بۆ نمونە باسی مادەی سیمان کرد بەکارهێنەر لە درێژایی ساڵی 2025دا 95 بەکارهێنەر هەبووە بازرگانی ناوخۆیی 100 کەس هەبووە بازرگانی نێودەوڵەتی تەنها 9 کەس هەبووە و بابەتی یاسایی ترمان هەیە کە لە مادەکانی 29 ئانە باس کراوە هەندێک جار پزیشکێکیان کەسێک لەو بابەتان مادەی 50 لەوانە کە بەکارهێنن ئەوان بە هەمان شێوە چێتە حکمی ئەو مادەیەوە دەستگیر کراون ئەگەر بین بۆ بەرواری ئەم 6 مانگەی ئەم ساڵ 2026 بۆ بابەتی بەکارهێنان تەنها 26 کەس دەستگیر کراوە و بۆ مادەی 26 12 کەس دەستگیر کراوە مادەی 25 کە بازرگانە نێودەوڵەتەکەی کورد باسمان کرد 3 کەس دەستگیر کراوە و مادەکانی تر 10 کەس کۆی گشتی 50 کەس دەستگیر کراوە لە دەڤەری ڕاپەڕین بەراورد بە ساڵی پار بە زۆر لەو نسبەتە ئەگەر دوو هێندەشیکەین بە مقابلی تەنها دەستگیرکردنی بازرگانی نێوخۆیی ناکە ئەمە پێمانەڵێ بەڕوونی بە ئاشکرایی لەڕێ ئەو دۆسیانی کە دراوەتە دادگا بابەتەکە زۆر ڕووی لە کەمی کردووە کەواتە بە خۆشحاڵی وتەواوی بەرنامانی کە کردومانە لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک لەسەر مادەی هۆشبەر و تەواوی ئەو هەڵمەتانەی دەستگای ئاسایش ڕایگەیاندووە بەردەوام بۆ چاودێریکردن و دەستگیرکردنی ئەو کەسانەی بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەرن ئەتوانین بڵین ئەنجامێکی باشی هەبووە لەوەی بە خۆشحاڵیەوە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە بەرەو کەمبوونەوە دەچێت بەڵام هێشتاش قوربانی هەیە کارزان بۆی ئەمە دەبێت بەردەوام بین لە باسکردنی ئەو بابەتە و ئێوەش دەبێت بەردەوام بن لە هەڵمەتەکانتان ئێمە لە هەڵمەتەکانمانە بەردەوامە بین بەڵام کێشە هەیە لە جێبەجێکردنی خودی یاساکە خۆی ئێمە لە بەرنامەی ترا لە تەوەری ترا باسی ئەوەمان کردووە و پێش بەرنامەکەی جنابەت لەگەڵ برادرانە باسی ئەوەمان کرد نەبوونی سنتەری شیانەوە چەند کاریگەرە لەسەر دووبارە بوونەوەی ئەو کەسی بەکارهێنەرە بڵین بەکارهێنەر هەیە لە ساڵەکەی 2 جا بۆ 3 جا بۆ 4 جار دەستگیر کراوە لەبەرەوەی کە دەستگیر کراوە بە کەفالەت بۆ نمونە شمولی کەفالەتەکە ئازاد کراوە جارێکی تر دەستگیر کراوەیەک لە کەیسەکانیش باسی ئەوە کە چەند جارە دەستگیر کراوە بەڵام دوایی دیسانەوە ینی توش بۆ تۆ ئێستا دەستگیر ئەگەر سنتەری شیانەوەمان هەبوو لە شار و شارەوشەکانی کوردستانە کە لە یاساکەیە باسی ئەوواکە لە دوای 2 ساڵ بەرکاربوونی یاساکە لەکە لە ساڵی 2020 چوەتە بواری جێبەجێکردنەوە ئەوە ئەم سنتەرانە بەرکار بوونە وەکو چۆن لە مادەی 38 یاساکە باسێکە ئەڵێ ئەگەر هات و کەسێکی بەکارهێنەر خۆویستانە هات لە بڵین دەرگای دەستگا ئەمنیەکانی دا وتی کاکە من هاتووم بۆی ئەم بەڵام لە کۆڵ بێتەوە ئەو کاتە بە پێی یاسا پەڕاوی لێکۆڵینەوەی دژ بەکار ناهێنی وەکو قوربانیەک سەیرەکرێ وەکو تۆمەتبار لە ئێستا چۆنە کارزان بە نمونە قوربانیەک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە خۆی دەیەوێت لەو مادەیە نەجاتی بێ جسمی بێت بۆ نمونە دەستگای ئاسایش بەڕێستان ئاگادارەکە تۆڵێ من بەکارهێنەری مادەی هۆشبەرم بەڵام ئەمەوێت ئێوە فریامکەون ئێوە ڕزگارم کەن دەستگیر دەکرێت بەداخەوە ئەوە حاڵەتانە بۆ نمونە زۆر دەگمەنن کە ڕوئەدەن چکە ئەوە زانیە بارانبەرەکەی چۆن بەکارێنێ دەسەڵاتیش گڕاوەتەوە بۆ بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش بڕیارەدا لەو بابەتەوە بەڵام ئێمە ئەڵین تەنانەت دادوەران پزیشکان بەڕێزان پزیشکان کە ئەم کەسە ڕوبەڕووی ئەبێتەوە کە ئەچێتە دکتۆرێکی دەرونی بۆ نمونە یاخود وەکو چارەسەرێک بۆی ئەوە بکە یاساکە ڕێگەی بە دکتۆرەکەش نەداوە چارەسەری بکە لەبەرەوەی
ئەلتەرناتیڤی ئەم بابەتە سنتەرەکەی لە نەبوونی سنتەرەکە دکتۆرەکە ناچارە بڵێ دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوەبەتی نێشتنی مادەی هۆشبەر کەسێک هاتووە بەکارهێنەرە وەکو کاک دکتۆر پێشتر لە مناقەشێکە باسمان کرد ئەبێت تۆ بیسەلمێنی جارێ ئەم کەسە ئایا بەکارهێنەرەیاننا بۆیە کێشەکەمان پڕای لێکۆڵینەوە بۆ کرێتەوە ئەگەر خۆشی دانی پیا بنێ بڵێ بەداخەوە بەڵێ دەستخۆش کاک دکتۆر بەختیار کاک یاسین دوای ئەگەڕێمەوە لای تۆ ئەمێ لەگەڵ دکتۆر بەختیار لەسەر ئەو مادانە هەر بەکارهێنەری هەر مادەیەک لەم مادانە کاتێکە دێتە طبعا دەنێرێتە لای ئێوە لەلایەن دەستگای ئاسایشەوە ڕەوانەی ئێوە دەکرێت بۆ ئەوەی کە پشکنینی بۆ بکرێ لای ئێوە پشکنینەکان چۆنە و هەر بەکارهێنەرێکی ئەم مادانە هەبێت لە پشکنینەکان دەردەچێت کە بەڕاستی بەکارهێنەرە و جۆری مادەکە ئێوە دەستنیشانیەکەن بەڵێ بەدڵنیاوە یەکەم جار سپاس بۆ ڕێخستنیان بەرنامەتان وەکو لایەنێکی هۆشارکردنەوە هیوادارم کەناڵەکانی کەش بە هەمان شێوە گرنگی پێبن بەنسبەت ئەو پشکنێنانەی کە لە تاقیگەی پەیمانگای پزیشکی دادوەری ئەکرێت کە تەنها لە ڕووی یاساییوە ڕێکە بێتاوترین شوێنە کە ئەو پشکنێنانی تا ئەنجام بدرێت واتە بۆ هیچ شوێن و جێگایکی تر ڕێکە پێدراونی ئەم جۆرە مادانە پشکنینی بۆ بکات چونکە ئەمانە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە هەیە لەبەرەوە نابێ هیچ ڕێگەی بدرێت ئەو نمونانە عادەتەن ئێمە چۆن کەێن بۆ لامان بەسەرەن بۆ نمونە هەمانگیەکمان هەیە لەگەڵ لایەنی دەستگای ئاسایشە کە ئەوان با بڵین لایەنی جێبەجێکارن جهەتی جێبەجەکارن لەسەر ئەوەی کە ئەو کەیسانە دەستگیرەکەن یان ئەو نمونانەی کە لە شوێنەکان کۆیان کردوتەوە بە شێوەیەکی نووسراوی فەرمی ڕەوانەی لای ئێمەیەکن بۆ ئەوی دیاریکردنی ئایا بزانن ئەمە چ جۆرێکی مادەیە یا ئەسڵەن هەر مادەیەک ڕەنگە لە بنەڕەتدا گومانی لێ هەبێ یان نەبێ بۆ نمونە ئێستا ئەمە چەندین جۆرمان هەیە لەم مادانە کە بەکارێ هێنرێ ئەمە نوعێکیانە مەسەرەن کریستاڵە یاخود ئەمە مێسادۆنە ئەمە لەوانەیە ئەگەرێک شارەزایینە ببێتە دەستێمە ینی وەبزانی لەڵێ لە شەکری کڵۆتی ورد کراوە یعنی نازانیت ئەمە چیە بەڕاستی بەڵێ بۆیە هەمیشە دەمانەوێت ئێمە هۆشیاری بین بە خەڵک لە جۆری ئەم مادانە بۆی خەڵک بزانێ ینی بەدڵنیاییەوە بۆ نمونە کەسێک یاتە دەستی تۆ بزانی ئەمە چییە بەس کێشە لە یەک شتا هەیە بۆ ئەوەی کە ئێمە جۆری مادەکە بناسیینەوە ئێمە هەزارەها جۆر مادەی هۆشبەرمان هەیە ینی ئەوە نییە بڵم ئێمە تەنها ئەمانە نمونەیەکن لەو هەزارایی کە مادەی هۆشبەر هەمانەکە بڵاوە ینی چەندین شێواز دروستەکرانی ڕۆژانە مەسەلەن ئەمە تەنانەت لە هەندێک شوێن و کوچەکێکی بایلۆجیش بەکارهێنرێت ینی بۆ پەخستنی تاکی ئەو کۆمەلگایە لەبەرەوە ئەمانەکە دروستەکرێت چەندین نمونەی تری لەمەیەک نمونەیەک مەسەری سەمە مادە بنەڕەتەکەیەتی کە تلیاکە لە گوڵەکەەوە دروستەکرێکە بنەڕەتی لە ئەفیونەوە دروستەکرێت گوشاوەکەیەتی هەر ئەمە و ئەتوانینە چەندین شێوازی تر هەیە یاخود بە چەندین شێوازی تر مادی تریشی لە دروستکەیت ینی هەر لەمانە دروستیکەیتەوە جارێکی تر کەواتە ئەمانە لە ڕووی کیمیاویەوە ئەتوانیت هەر یەکێک لەم جۆرانە چەندین شێوازی تر بەکارێنێت بە تایبەتی ئەو بازرگانانەی کە با بڵین شارەزاییان لەم مادانە هەیە هەوڵێن کە بە شێوازێک دروستی بکەن کە لە کاتی گواستنەوە بە چیا تێپەڕ بێ بەڵام بەو تاقیگانە تێپەڕ ببێ بەو پشکنێنانە تێپەڕ بێ کە بۆ دەستنیشانکردنی مادەکە خۆشبەختانە هەیە بە پشکنینەکانی ئێوە تێپەڕ بێ زۆر دەگمەنە ینی ئەگرێ مەسەن احتیمالی هەیە لە بڵام لە هەزاری شای یەک نییە ینی بەڵێ سوتفەی کردووە ئێمە سەرەتای دەستپێکردنی پشکنینی مادەی هۆشبەرمان لە ساڵی 2008 و 2009 دەست پێ کرد وەکو با بڵین یەکەمین تاقیگە کە لە هەرێمی کوردستانە دووەمین تاقیگەکە لە عێراقا هەڵسا بە ئەنجامدانی ئەم پشکنینانە خۆشبەختانە ئێمە بە هاوکاری لایەنەکان توانیمان ئەم تاقیگەیە وردە پەرە پێبین باشە بەڵام بۆ نمونەیە سامە هەنێکمانێ حەبە لە جۆری حەبە بەڵێ ئێستا مەسەڵەن چۆن بزانێگەن بۆ نمونە ئەم حەبایان ئەمە حەبی ئازار و حەبی ترامادۆڵی پێڵێن ڕەنگە کەسێکی ئاسایی ینی کە کەسێک تووشی ئازارێکی زۆر دەبێت پزیشی خۆی ئەمەی بۆ بنووسێت تا چەندێک بەکارهێنانی بۆ نمونە ترامادۆڵ ئاساییە کە من بەکاری بهێنم بەڵام ئالوودەم نەکە بەڵێ خۆی یەکشت هەیە بۆ پێناسەکردنی مادەی هۆشبەر ئەو مادەیە کە یا بڵین هاتوانین بڵین هەر مادەیەک کە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر ناوەندی کۆئەندامی دەمار هەبێت و ئەمەش وای لێ کات کە دای ئەبەڵزێنێ چالاکی ناوەندی کۆئەندامی دەمار دابەڵزێنێ بۆ نزمترین چالاکی خۆی بەمەش ئەتوانێت کەسەکە چی بکات هەستکردن بە ئازاری کەم کاتەوە و لەگەڵیشا خەواڵوویەکات ینی کەواتە هەستی خەوتنی زیاوەکات
باشە ینی کاریگەری لەسەر هۆشنگیە بێ بەڵێ هەر ئەمە وای لێ کرد وەکو بنەمایەک لە زانستی پزیشکیا بەکار بهێنرێت ئەممانە بە تایبەتی چی بۆ ئەو ئازارانەی کە توندن ڕاست ینی چەندی دوای باڵی نەشتەرگەری یان چەندین حاڵەتی ترمان هەیە کە ئازاری تند هەیە کەسەکە کەواتە ئەمە ڕێگە پێدراوی پزیشکی هەیە ینی کاتە کۆمپانیایە کە تایبەت ئەبێ بە دروستکردنی ئەم دەرمانانە لە ڕووی نێودەوڵەتی شەوە ڕێگە پێدانیتی تایبەتیان هەیەواتە بە شێوازێکی تایبەتی ڕێگە پێداون تەنانەت یاسات ڕێکی خستووەکە چۆن ئەم مادانە لە ناو نەخۆشخانەکانە بەکارێن لە دەروی نەخۆشخانەکان بەکارێنرێ و بەبێ ڕەشەتەی پزیشکی بەکارێنرێ ئەم دەرمانانە کاواتە بەکارێنێنن وەکو ئازارشکێنێکی تون بۆ ماوەیەکی دیاری کراوە لەبەرەوە هەندێک کۆمپانیەکان خۆیان لەسەریان نووسیوە کە ئەم مادەی بۆ ئەوەندە بەکارهێنرێت بۆ ئەم مدەیە بەکارێنێن ئەم پزیشکەکە خۆی شارەزایی لەسەر هەیە کە نابێت لەو مدەیە تێپەڕ بکات بەس وەڵامی پرسیارم بەرەوە بە چەندێک بەکارهێنانی ئەو حەبە بۆ نمونە ترامادۆڵ دەبیتە ئالوودە ئەم حەپە ئەگەر مەسەن شیتێک بخوات وەک وایە هەنگاوێکی بڕی بۆ ئامادەکردنی بۆ هۆگری دوای ئەوە وردە وردە بەردەوامی هەبێ بەرەو ئالوودەبوونە ڕۆن بەڵام تۆ ئەکەوێتە سەر ئەوەی کە مدەکەی چۆن بەکارێنێ نسبەتەکەی چەندێکە بەکارێنێ ئەمانە بەڵام بەکارهێنانی بەسەر یەکەوە و ڕۆژانە ئەمەیتر هەنگاوێکە بۆ ئالوودە لەگەڵ ئەو بڕی کە ڕۆژانش بەکاری هێنێت بۆ ماوەی چەندێک بەکاری هێنێت ئەو مدەی کە بەکارێنێ ئەمانە ڕێگە خۆشکردن بەڵام لە هەمان کاتا ئێستا نوعی ترمان هەیە کە مەسەن لەمانان نییە لە بابڵین یەکێک لە چەند مادەیەکی ترمان هەیە لە بواری پزیشکیا بەکارێنین زۆرش بەکارێن دێت تەنانەت بە دوو جار بەکارهێنان ئەبێ بەهۆی ئالوودە بوو بۆ نمونە یەکێک لەوانە بەسەن فێنتانیڵە یعنی یەکێک لەو مادانەی کە پزیشکەکان حتا لە کاتی وەکو باڵین نەشتەرگەری بۆ خەواندنی کەسەکە بۆ حاڵەتی بۆی بچێتە سڕکردنەوە بەکارێ هێنرێت بەڵام ئەمە نابێت بەکار بهێنرێتەوە جارێکی تر خۆشیان چاکەزانن و ئەمە ڕێگە پێدراو نییە لە بە هیچ شێوەیەک لە جگە لەو بوارە لەی شوێنێکی تر بەکار باشە دکتۆرێک پرسیاری تر هەموو حەبێک و عیلاجێکی ئازارشکێن دەبێتە ئالوودەبوون بە نمونە ئێمە کورد فێرین دایمەن پاراستۆڵ لە جانتاکانمانە لە گیرفانمانە یعنی زۆر جاروای لاتۆرەک و نوقڵی خۆی هەر بەسیترین ئازارتە بێڵک بادەنکی حەوی پاراستۆڵ بخۆم زۆر بەکارهێنان ئەم ئازارشکێنانەش ئالوودەبوون دروستەکە خۆی ئالوودەبوون دوو جۆرمان هەیە ئالوودەبوونێکمان هەیە دەرونیە ئالوودەبوونێکمانەیە فیزیکیە لاشەی جەستەیە بەڵێ باشە مشکلەی ئەم مادانە هەردووکیان بەیەکەوە دروستەکەن بەڵام ئەوانەی کە تۆ ئازارشکێنەکەەکەی گەڕا هاتی لەگەڵێ ڕەنگە لایەنە دەرونیەکەت بێت یعنی تۆ ئەگەر تەنها ئازارێکی بەسیتە بێ ڕاهاتووی ئەڵێ ئەم ئەگەر ئەو حەپە نەخۆم باش نابمەوە لەبەرەوە ئەمە ڕایی لەگەڵیا بەڵام هەر خراپە وەکو چۆن ئێستا هەندێک ئامێرە شتێکی تر بەکارێنی مەجنە مۆبایلە شتێکی ترە ئەمە نایشی خۆیت ئەمانەی ڕاهاتین لەگەڵا دروستە بێ بەڵام کێشەی مادەی هۆشبەر لەوان نییە کێشەکە لە لایانی دەرونیەکەشی هەیەی و لە لایانی لە جەستەیەکەیشی هەیە ڕاستە دەستخۆش ئەگەر ڕێمەوەلات کاگ یاسین دوای ئەوەی کە مادەکان لای دکتۆر وان دیارێکرێک کە ئەم مادەیە بۆ نمونە مادەی هۆشبەرە و دوای ئەوەی کەسەکان دەستنیشانەکرێن و بەکارهێنەرن ئەگەر بنێرن بۆ نمونە بۆ ئەدیلەی جنایی بەڵگەی تاوان لەوێ ئەو پشکنینانی لەوێ بۆیان دەکرێت ئەو شتانی کە لەوێ دەکرێت چییە و چۆن ئەم کەسە کۆنتترۆل دەکرێت زۆر سپاس بۆ بەرنامەکە سپاس بۆ میوانەکان طبعا لە سلێمانی ئەدیلەی جینایی تاقیگەیەکی نییە بۆ پشکنین با بڵین تاقیگەی کیمیایی نییە پشکنینی ئەو مەوادانە بکات تاکە شوێن کە هەبێ پەیمانگای پزیشکی دادیە ئەنێرێ بۆ ئەوێ و هەروەها ئەو کەسەر کە مادەکەی پێوەگیرە زائیدەن ئاخۆ بەکارهێنەرە بە هەماشەوە هەر لەوێ پشکنین بۆ ئەو کەسە ئەکریاخۆ بەکارهێنەرەیاننا لە بەڵگەکانی تاوان ئەو پشکنینە نیە و ئەوە ناکرێ بەڵام دەنێرێتە ئەدیلەی جینایی بەڵگەی تاوان بۆی بزانێت چکە ئەمە زۆرێکی ئەو کەیسانی کە هەمانە دەڵێ پێشتریش جارێکتر دەستگیر کراوە ئەوە کاتێک ئەنێرێتەوە ئاخۆ پێشینەی تاوانکاری لە دادگاکانە هەست کەسێک هەست تۆمەتبارێک ئەگیرێ ئەنێرێ بۆ بەڵگەکانی تاوان ئاخۆ پێشتر ڕابردنی پێشینی تاوانکاری هەیە سزا دراوە هەر لەم یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانیش باسی ئەو دەکا باسی گەڕانەوە بۆ سەرتاوان ئەوانە فەرقی هەیە لەگەڵ کەسێک یەکەم جارێتی کە مادەی هۆشبەر بەکارێنێ لەبەرەوە ئەنێرێ بۆ بەڵگەکانی تاوان بڕیار لەسەر حکومەکەشی کەسێک جیاوازە لە کاریگەری هەیە زۆر باشە لەسەر بازرگانی بە مرۆڤەوە کاک
کارزان یەکێکی تر لەو بابەتانی کە لە راپۆرتەکەدا هاوکارم ئەمیر باسی لێەوە کردبوو کەیسەکانی وەرگرت بوو بازرگانی بە مرۆڤەوە یعنی ئەمە ڕەنگە بابەتێکی تا ڕادەیەک تازە بێ بەنیسبەت ئێمەوە بەڵام هەر بەڕاستی بەو شێوەیە بازرگانی بە مرۆڤەوە دەکرێت کەسانێک هەن کە ئەم کارە دەکەن لانەخان خۆشببختانە یاسایەکمانەیە یاسای ژمارە 28 ساڵی 2012 یاسای نێشتنی بازرگانی بە مرۆڤە کە یاسایەکی عراقیە لە هەرێمی کوردستان بەرکارە لە حکومەکانی ئەم یاسایە هەر لە مادەیە کە دەست پێکە پێناسەیەکی ئەو بابەتە ئەکا ئەڵێ هەر کەسێک هەڵەسێ بە گواستنەوە بۆ نمونە یارمەتیدان یاخود داڵدەدان یا هەرچ بابەتێک لەو بابەتانەی کە هەڵدەسێ بە گواستنەوەی کەسێک یان کەسانێک لە شوێنێکەوە بەڵام بە مەرجێک ئەو بابەتە ئەبێ بابەتێک بێت بە بەرامبەر بە پارە بێت باشە سنووری وڵاتان تێپەڕ کات ئەو کاتە بە یاسای بازرگانیکردن بە مرۆڤ ئەژمار دەکرێت بەداخەوە ئەو نەوع کەسانە وەکو تۆڕێک وەکو تیمێک کار دەکەن لە وڵاتانەی کە ڤیزە قورسا بۆ هاتن بۆ وڵاتێکی وەکو عێراقیان هەرێمی کوردستان بە ناچاری بە شێوازی قاچاق بە نایاسایی هەڵەسن بە بێک گوێدانە ژیانی ئەو مرۆڤە بە بێک گوێدانە باری تەندروستی ئەو کەسە ساختی ئەو شوێنە ئایا خواردنی خواردووە نەی خواردووە ئەو بەلایەوە گرنگە کە ئەم کۆمەڵە خەڵکە لە نقطەی ئەلفەوە بگەینێتە نقطەی با لە دوای ئەوە کەسێکی تر شارەزای ئەو بابەتەیە بگەینێتە شوێنێکی تر هەر ناوچەیەش و ئەدرێتە دەست کەسێک بەڵێ بۆ ئەوەی بتوانن بە شێوازێکی نایاسایی بگەنە ئەو منبەستەی کە هەیەە باش یەکێک لە کەیسەکان وتی ینی ئێمە تەسەوریەوەمان نەکردو ئاسایش بمانگرێ چونکە شوێنەکان ینی لە لادێ و ئەو شوێنانایە کە هەر چاوی ئێوەی پێناگە بەڵام ئێوە چۆن دەگەنە ئەو کەیسانە خەڵک چۆن هاوکارتانە لە گەیاندنی زانیاریەکان سپاس بخوا چاومانەگاتە هەموو شوێنێک چاوی ئاسایش کراوەیە و سەرڕای ئەوە هاوکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کاتێک ئێمە ئەومان حاشا نەداوە هاوڵاتانی هەرێمی کوردستان بۆ پارێزگاری لە خێزانەکانی خۆیان لە نەوەکانی خۆیان لە کۆمەڵگاکە چاوکراون بە بەردەوامی بابەتێک حاڵەتێکی ناتەندروست ببینن پەیوەندی بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانەوەکەن سەرڕای ئەوە بە بەردەوامی بە هاوکاری هێزەکانی تری پاسەوانی سنوور بە بەردەوامی ئاسایش هەماهەنگی هەیە لەگەڵ ئەوانە هەر بابەتێک جموجۆڵێکی نایاسایی ببینرێت لە هەر شوێنە لە شوێنەکان و ئەو بوونی ئەو مەفرەزانە ئەو هێزانە بە بەردەوامی گەڕان و بە دوواداچوون لەو ناوچانە ئەم خەڵکانە ئەدۆزرێنەوە بۆ لەبەر ئەوەی کە بە شێوازێک کار ئەەکەن ئەو کەسە شارەزایەکی ئەو تۆی نییە 100% بزانێ بگاتە ئەو شوێنە بە تایبەتی چکە ئەو کەسە بیانیە بە خاکی هەرێمی کوردستان نەشارەزایە نازانێ باشە کاکە کارزان ئەمانە ئێستا بۆ نمونەم کەیسانی کێمە وەرمانگرتووە قوربانین ئەوانیش دەڵێ من نەمزانیەوە تەنها وتیانە بۆ نمونە ئەوە نەفەرمان هەیە لێرە بۆم بەرە بۆ ئەوێ لە بەرامبەر بڕێک پارە کابرا احتیاجە پێویستی بەوە بەو کارەکە و کردوێتی بەڵام ئێوە ئەگەنە نقطە ئەساسیەکە ینی ئەوەی کە کارەکە ئەکات یان تەنها لە ڕێ ئەم قوربانیانەوە دەستا و دەست ئەگەن بە کەسە سەرەکی بە دڵنیاییەوە زۆربەی زۆری ئەو بازرگانانەمان دەستگیر کردووە کە ئەم کارە دەکەن بە هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکان و دراونەتە دادگا و سزای خۆشیان وەرگرتووە لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان بابزان پەیوەندی بەو کەیسەشەوە هەبوو کە لە نەکا باسی کرد چونکە بیرم یەت یەکێک لەو حاڵەتانەی کە ڕوویە کە بە ڕێزانی دەستگای ئاسایش کە ئەچن بۆیان هەندێک جار بازرگانەکان بەداخەوە بێویژدانیەکی تریان هەیە ئەچن ئەم کەیسانە کە ئەزان ئەوان نیەن بڵین بڵاوان پێەکەن بەو ناوە کاڵن بەجاهێک ڕاگە وەکو چۆن کارزانتی جوگرافیای هەرێمی کوردستان شارەزانین قوربانیمان هەبووە بۆ هۆکاری مردنی ینی ئێستا من حاڵەتی وان بینیوە کە ئەمە لەو شێوازانە بووە چونکە ڕەنگە لە سەرما و لە بەفر و لە شوێنی وایە ینی گیریان خواردی بێت و شارەزاش نەبوون ینی تۆ کەسێک لە بۆ نمونە لە بەنگلادیشەوەیەوەمان هەبوو ینی نازان بێزەوت ئەم کەیسە بووە یاخودنا بەڵام ئەمە
ینی با بڵێن جارێکی تر وەکو تاوانێکی تر و مەترسێکی تر دووسە بەبێ ئەوەی گوێ بە ژیانی کەسەکە کاگەسێمە لە ڕووی یاساییشەوە بازرگانیکردن بە مرۆڤەوە ینی یەکێکە لە تاوانە گەورەکان بەڵێ یەکێکە لە تاوانەکان بەس منەوێ ئەوە باسکەم باشە ئەو کەسانەی کە بازرگانیان پێواکرێ بەڕاستی هەرێمی کوردستان وەک ترانزیتێکی لێ هاتووە حاڵەتەکان کەمتر لێرە ینی ئەو کەسانە ئیشیان پێدرێ بەڵکو وەک ترانزیتێکە بە هەرێمی کوردستانە و ئەبرێنە شوێنێکی تر کە بەڕاستی خەتەرێکی زۆری هەیە ئەم هاوڵاتیانەکەیان بازرگانیان پێواکرێ پشکنینی پزیشکیان بۆ ناکرێ لە ڕووی جەستەوینەوە ینی هیچ مەرجێکیان تیانە و لە یاسا ئەدزرێنەوە با بڵین بەو ڕێو شوێنانی کە پێویستە و یاسا داینەوە بۆ ڕێشوێنانە نایەنە وڵاتەکەمانەوە بەڵام لێرە نامێنەوە ئەوەی کە ینی کەیسەکان کە هەیە زۆری وەک ترانزیت بە هەرێمی کوردستانە و تەمەەن دەستخۆشی بۆ بەڵام خۆ بەشێک لە مەترسی بۆ هەرێمی کوردستانیش دروستە بەڵێ بە دڵنیایە و بەشێکی هەیە و لێرە سزای خۆیان وەرەگرن بە تایبێت ئەوانەی کە هەڵەسن بە بازرگانی ئەمە مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی و ئەو شتانە دروست ناکات دکتۆرۆگۆی کاک یاسین وتی ینی تۆ مازانی ئەگەر کەسێک بە یاسایی بێتە ئێرە ینی مانەوە و ئیقامە و ئەوانەی بۆ دەرناکرێت تا ئیجراعاتی ئاسایش و پشکنینی خوێن و ئەمانەی بۆ نەکرێت تا تەواو دڵنیا نەبی کە ئەم کەسە بیانیە هیچ کێشەیەکی تەندروستی نییە مانەوە و ڕێگەدانی بۆ ناکرێ بەڵام کە ئەمانە بە نایاسایی دێن ڕەنگە چەندەها نەخۆشیشان هەبێت نازانێ و دواتر بڵاو بێتەوە خۆی یەکێک لە کارەکانی نیشینگە ئیقامەکە ئەکرێت ئەوانەی کە بە فەرمیەن کۆمەڵک پشکنینیان بۆکەن بۆ چ بۆ تاقیگەی ناوەندی چ بۆ لای ئێمە کە هەندێک جار پێویست دەکات کە ئەو پشکنەنانیان بۆکەین بە تایبەتی نەخۆشیە گوازراوە مەترسیدارەکان کە هەیە ئەم کەسێکەیەتە ناوە تۆ نازانی هەڵگری چ نەخۆشیەکە نەخۆش چەند هەشۆنێکمان هەیە بە ئیسا بە تایبەتی چەند نەخۆشێکی زۆر کوشندە لە ئەفریقا بڵاو بۆتەوە ئەنی لە چەند شوێنێکی ترەوە هەیە یان مەسەلەنسا ئەمە ڕەنگە بەهۆی نەفەرێکەوە بەدڵنیا تۆ ڤایرۆسێکی گەورە نەخۆشیێکی گەورە لە وڵاتەکەی خۆتا بڵاو کۆرۆنا باشترین نمونەی ئەوە بوو کە چەند یەک کەس بوو کە لە دوایە کات چەند هەموو جیهان هەموو وڵاتەکانی جیهانی گرتەوە کە نەیتوانی کۆنتترۆل کرێ بەڵام ئەمەی تر ڕەنگە ئەمەی ترکە زۆر گەورەیە بەڵام ئەمانی تر ڕەنگە نەخۆشەکانی ترکڵین گوازراون ڕەنگە وەکو کۆرۆناکە زۆر با بڵین گواستنەوەیان خێراتر نەبێ بەڵام هەر کوشندەیە تو چونکە ئەمانە وەکو بۆمبۆیکی شاراوە وان تۆ نازانی کەی ئەتەقنەوە کەی کاریگەریەکان دروستەکە کارزانم کەسانە کە دەستگیر دەکرێن بیانیەکان چیان لێکرێ ئەگەڕێنرێنەوە بە وڵاتی خۆیان بەپی یاسای نشینگە بەڵێ بە بڕیاری دادوار ئەگەڕێنرێنەوە بە وڵاتەکانی خۆیان و ئێستا جۆرێک لە ڕێککەوتن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بە تایبەتی دەستگای یاسایش هەرێمی کوردستان کە ڕادستی حکوومەتی عێراقی ئەکرێنەوە بە ڕێکارێکی تایبەت بۆ ئەوەی کە ئەو مەترسیانی کە لەسەر هەرێمی کوردستان دروست بووە لەم بابەتەوە دەرکەوێ و لە هەمان کاتە بەپی یاسا دەسەڵاتی نشینگە هەیە بەڕێوەبەری نشینگە کە ئەم جۆرە کەسانە سونداش کاتەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئضافەتەن بۆ قسانە حەزەکەم یەکشت باسکەم کە دکتۆر و جناب زۆر بە جوانی چوونە سەر بابەتەکە یەکێک لەو حاڵەتانە هەندێک وڵات هەن بابەتی ڤایرۆسی جگەریان تیا بڵاوە هەر حکوومەتی عێراقی خۆی مەنعی کردووە هاتنی ئەم خەڵکانە اینجا تۆ ئەگەر بێی تەسەووریکەی وەکو سیناریۆیەک ئەم کەسە لەناو 5 کەسە هەڵگیری ڤایرۆسی جگەریە کە ئەمە بابەتێکە گوازراوەیە بەس بە جاری وایە بە دەست لێدانی بەرامبەرەکەی لەمسێک ئەم کارمەندەی ئاسایش بۆ نمونە کە ئەو کەسە دەستگیرەکە ئەم ئاگەی لێ نییە ئەو چی نەخۆشیێکی هەیە بۆ نمونە دەستگیریەکە ئەهێنرێت بۆ نمونە لە شوێنێکە وەکو ڕاگیراوێک تەماشاکرێ هەتا ئیجرا ڕێکارە یاسایەکان تەواو بێ دوای ئەم کەسە ئەگەڕێتەوە ناو کۆمەلگا تەنانەت ئەو دادوەرە بەڕێزە ئەو لێکۆڵەرە نازانێ ئەم کەسە تووشی ئەو بابەتە بۆ دوای ئەچێتەوە ناو خێزانەکەی خۆی کەواتە بووینە هۆکارێک بۆ گواستنەوەی بابەتەکە بە شێوازێکی زۆر خراپ بۆیە کە ئەڵێن ڕێگری کراوە لەم بابەتانە ڕێگرەکە یاساییە و هاتنە ناوەیان بە شێوازێکی وا مەترسیدارە هەم گواستنەوەی نەخۆشیەکە هەم بیرمان نەچێتەوە دەستگای یاسایشی هەرێمی کوردستانی چێ لە ئەرکەکانی پاراستنی ئاسایشی ئابوووریە لە وڵاتدا تۆ هاتنی ئەم لێشاوە بیانیە بۆ هەرێمی کوردستان بەم شێوازە نایاساییە کارەکاتە سەر ئەوەی کە کرێکارێکی
هەرێمی کوردستان کە ئامادەیە بۆ نمونە ڕۆژانەکەی بە 20,000 بێ بە 25,000 بێ ئەم بە 10,000 کارەکە لە بڕێ 10,000 بۆ ڕێژەی لە وڵاتەکەی خۆ زۆر زیایەکە زۆر مەترسێکی گەورەیە بۆ وڵاتان بۆیە ئەمە بابەتێکی زۆر گرنگ بوو بەڕاستی بۆیە ئێمە ویستمان قسەی لەسەر بکەین ینی بازرگانیکردن بە مرۆڤ بۆ هێنانیان بۆ هەرێمی کوردستان و مەترسیەکانی ئەم کەسانە کە دێنە بەبێ پشکنین چ ڤایرۆسێک چ نەخۆشیەک بڵاو دەکەنەوە خۆدزیینەوەشە لە بازیش ئەو کەسان بێگومان خۆدزیینەوەی لە باج هەلی کار و بێکاریکی زۆر لە وڵاتەکەی خۆت بڵاو دەکاتەوە یەک بابەتی تر ئەمەوێت بەڕاستی قسەی لەسەر بکەم کارزان ئەگەرچی کاتم زۆر کەمەوە بەڵام گرنگە بەلامەوە بابەتی ڕێخستنەوەی چەک بەشێکی زۆری و بابەتانێکی ئەمە باسی دەکەین ئەو تاوانانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا زۆری تاوانەکانی کوشتن هەمیشە دەوترێت بوونی چەکێکی زۆر لە بازارەکانی هەرێمی کوردستان و چەکی بێمۆڵەت بە تایبەتی ئەمە وای کردو هەموو ماڵەیەک یەک دوو چەکی تێدا بێت چۆنت بێ بە ئاسانی دەستت بکەوێ بۆیە دەتوانی هەر تاوانێ بتەوێ ئەنجامی بدەیت بەڵام دەستگای ئاسایش هەستاوە بە ڕێخستنەوەی بازاری چەک بەتایبەت لە دەڤەری ڕاپەڕین ئەمە باسێکی ئەوەم بۆ بکەی ڕێخستنەوەی بازاری چەک لە دەڤەری ڕاپەڕین چۆنە بۆ نمونە پێشتر ژمارەیان چۆن بوو ئێستا دەبێتە چۆن و چۆن لەژێر چاودێری ئێوەدا دەبێت لەسەر فەرمانی بەڕێز سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە جەنابیان ئاگادارەکرێنەوە لەوەی کە بازرگانی چەک یاخود بەکارهێنەری چەک بووە لە ناوچە جیاجیەکانی سنووری ئاسایشی ڕاپەڕین هەن لە هەر شار و شارۆچکەیەک بە وەکو بڵێ شوێنێکیان هەبووە لە بازارە لە دوکانێکە لە شوێنێکە ئەم کاریان کردووە لەسەر فەرمانی بەڕێزیان ئەم بابەتە کۆکرایەوە لە شوێنێکە برادرانی کورساتیش ئەو شوێنە لە ژێر لە دروستکردندایە گرنگی ئەم بابەتە لە چیایە ئەو کەسانە مۆڵەتیان ئەدرێتێ هەر یەکێکیان هەر دوانیان بە پێی ئیتفاقی خۆیان ئەبنە خاوەنی دوکانێک لەو دوکانەنە مۆڵەتیان ئەدرێتێ تۆماری تایبەتی خۆیان ئەبێت چەند چەک لە دوکانەکەی هەیە بە کەی فرۆشتووە ژمارەکەی چەندە چۆن هاتوۆتە بەردەسی و ئەو کەسە ئەبێ ڕێگە پێدراو بێ لەلایەن دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان هەموو کەسێک دەتوانێت بچێت لەو بازاڕە چەک بکرێ نەخێر چکە بە پێی یاسای چەک کۆمەڵێک پێوەری داناوە ئەو کەسە بۆ نمونە ئەبێ سەروی 18 ساڵ بێ حکم نەدرابێ پێشووتر نەخۆشی نەفسی نەبوو بێت کێشەی کۆمەڵایەتی نەبێت ئەمانە دوای ئەوە مۆڵەت بۆ ماوەی کاتیە بۆ هاوڵاتی بۆ نمونە بۆ ماوەی 6 مانگە دوای ئەوە دووبارە ئەکرێتەوە لە ماوەی ئەم 6 مانگە کارێکی پێکرد بێت ئەوە ناکرێت بەڵێ بە هەموو شێوەیەکەوە ئەم بابەتە یەکێکە لەو بابەتانی کە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان وەکو ئەرکێکی سەرشانی خۆی هاتۆتە پێش و لە ناو شار و شارۆچکەکانە بەدە لە ئاسایشی ڕاپەڕین لە هەموو شوێنەکانی تا بە بەردەوامی مەفرەزەکانمان هەن پشکنین بۆ ئەو بابەتانە ئەکرێ هەر کەسێک چەکی بێمۆڵەتی هەبێت دەستی بەسەرا ئەکرێت و بەسەر چەکەکە و ڕوبەڕووی دادگا ئەکرێتەوە بۆ وەرگرتنی سزای خۆی گرنگیان بابەتە چێ کاگیاسی نەگەر بە کورتی وەڵامم بیتەوە کە تۆ بازاری چەکت کۆنتترۆل کرد و لەژێر چاودێری دەستگای ئاسایشدا بوو کۆمەڵێک مەرجە بوو بۆ ئەوەی کە بتوانیت ئەم چەکە بە کەسێک بفرۆشی دەبێت ئەم مەرجانەی تێدا بێت ئەمە ئیتر دەتوانین بڵین کەمێک گرفتی چەک و زۆربوونی تاوانەکانمان کۆنتترۆل کرد زۆر کۆنتترۆلی بازار کراوە ئێمە دوو زۆر بیرمان نەچێت دوو زۆر چەک هەیە چەکی جەنگی هەیە کە ئەمان هەر ڕێگە پێدراوە نییە مۆڵەت دەرهێنانی نییە لە یاساکە ڕێگەی نیاوە کە ئەمە بەس بۆ جەنگ بەکاری و لە یاساکە پێناسە کراوە بەڵام چەکی ئاگرین کە ئەمە بە کۆمەڵە شەرت و شروت و وەک کارزان ئاماژەی پێکرد کە لایەنە تەندروستیەکە و پێشینەی تاوانکاری ئاخۆ هەیە وەلایەنی ئەمنی و ضرورەتی ئەم کەسە ئایا ضرورە ببێ بە هەڵگری چەک یا ضرور نییە جگە لەوەش کۆمەڵە ڕێوشێن هەیە کە ساڵانە ئەبێ لە بەڕێوەبەرەتی کاروباری ناوخۆ یاخود لە وەزارەتی ناوخۆیان لە بەڕێوەبەرەتی کاروباری ناوخۆ لە پارێزگاکان و ئیدارە سربەخۆکانە بێ بچێ تەڵەبێک تەقدیم کا و چەند ڕێکارێکی هەیە تا مۆڵەتی پێدریا ساڵانەش بێ نوێی بکاتەوە ئەمە بۆی یەکەم ئەم شتنی نایاسایی بە چەکیشەوە کۆنتترۆل بکرێت ئەگە مەجالم بی تەواوی کەم ئەم چەکە کە ئەنێرێ مەسەلەن ئەنێرێ بۆ بەڵگەی تاوان ئاخۆ ئەم چەکە بە کەڵکی بەکاریانانیە و چەند دوو فیشێکی پێ تەقێنرێ و سەرگول لەو قاوانەکەی هەڵەگیرێ لەوێ کاتێک
گومانەکرێت لە کەسێک گەڵن تاوانێکی ئەنجام ماوە لە شوێنی تاوانەکە سەرگولەیە قاوانێک دۆزرێتەوە ئەم قاوانە کاتێ لە دادگای لێکۆڵینەوە ئەنێرێ بۆ ئەدلەی جینایی ئاخۆ ئەگە گومان لە شخصەکە هەبێ ئەو هەڵگری مۆڵەتی چەک بێ لەوێ پێشتر سەرگول لەو قاوانەکە لای ئەوان هەیە و تاقی کراوەتەوە ئەم چەکە لەگەڵ ئەوە لەگەڵ ئەو تێستا بەراورد دەکرێت ئاسانی کەسەکە بە ئازانی ئەدۆزرێتەوە ئاخۆ ئەم تاوانە بە کام چەکە کراوە ئایا بە هەڵگری کێ ئەم چەکە لای کێ بوو لای کێ ماوەتەوە ئەوە خاڵێکی چاکە خاڵێکی تر کۆنتترۆل کراوە کە هەموو کەس ناتوانێت چەک بفرۆشێ هەموو کەسیش ناتوانێت بیکڕێ و هەڵیگرێ و نەوعەتی چەکەکانیش دیاری کراوە کە ئەمە شتێکی زۆر باشە وای کردووە کۆنتترۆل بێ هەرچەند ماوە بەس باش بووە هەنگاوی باشینەوە کاراسانی بۆ کارەکانی ئێوە شەکاو پزیشکی دادوەری کاک دکتۆرکە بۆ نمونە کە تۆ چەکەکە بزانرێت کێیە مەسەن کەسێکێتە لای ئێوە کوژراوێکە ڕەنگە ئاسەواری مەسەڵەن فیشەکێک شتێک لەگەڵ کەیسەکەدا بەجێ مابێ ئەمە کاراسانیەکە بۆ کارەکانی ئێوە یاخود ئێوە تەسلیمی ئاسایشێکەنەوە بۆی ڕاستەوە با بڵێن کاریگەری کەوتۆ لەسەر کارەکانی ئێمە نابێت چونکە ئێمە کاتێکە ئەگەر چ زیندوو بێت چ مردوو بێت کاتێکە پشکنین بۆ نوع کەسانەکەین ئەگەر بەڵگەیەکی لەسەر هەبێت زۆر جار ئێمە بەڵگەی کەم ئەمێنێتەوە بە تایبەتی ئەگەر لە کەسێکە هەبێ ئەو سەری گولەکەیە بەکارهێنرێت ئەمە ئەنێرێت بۆ بەڵگەی تاوان بۆ بەراوردکاری بۆ چ جۆرێک چەکێک ئەم با بڵین گولەی تەقاندوو ینی ئەمە سوودێکی زۆر ئەگەێنێ بە ڕەوشی لێکۆڵینەوەکە کە بەرداوامیە بێت ئەگیناوەکو شتی تر کاریگەری کەوتۆ لە سەری زۆر باشە دەستان خۆش بێت کارزانەگە شتێکتان ما بێت زۆر بە کورتی سپاس دەکەم ئەوەی کە گرنگە باسیکەین ئەوەیە کە ئەم ماوەی پێشوو لە دەڤەری ڕاپەڕین بەڕاستی دەستگیرا بەسەر کۆمەڵێکی زۆر لە بابەتی با بڵین ماتۆسکیلی بێمۆڵەت کە بەبێ ئەوەی کە گومرکی درابێت و سکاڵایەکی زۆر ڕوبەڕووی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بۆتەوە کە ئایا ئەم کەسانە بوونەتە هۆکاری بێزارکردنی هاوڵاتیان بۆیە بە بڕیارێکی دادوەری لێکۆڵینەوەی بەڕێوەبەری ئاسایشی ڕاپەڕین کۆمەڵێکی زۆر لەو ماتۆسکیلانە دەستی بەسەراگیراوە بۆی هەم نەبێتە هۆکاری بێزارکردنی هاوڵاتیان هەم بۆ پیسکردنی ژینگە بە بەو دەنگە زۆرەی کە هەبووە لەو ناوچەیە و ئەمە ڕوبەڕوویەکی بڵێن لەگەڵ ئەو کەسانیان نەکراوەکە ئەو وەکو پیشەیەکی خۆیان بەکاری هێناوە چکە ئەو بابەتێکە ئەچێتە چوارچێوەی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان بۆیە لێرە داواکاریەکمانەیە لەسەر هەر یاخود ڕووەکەینە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەر حاڵەتێکە لە هەر جۆرە تاوانێک کە ڕوبەڕووی هەر تاکێکی کۆمەلگا ئەبێتەوە دەست بەجێ پەیوەندی بکە بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانەوە هەرچەند زووتر بیکە بۆ خۆی باشترەوە بۆ پارێزگاریکردن لە کۆمەلگا ئەو کاتە هەوڵەکانی دەستگای ئاسایشی هەرێم و بەڕێبەرایەتیەکانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ئەبینێت کە چۆن بە پەلا و بێ گوێدانە شەو یان ڕۆژ یان کاتی ئیسراحەتکردن چۆن بە فریای دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە کە ئەم ئێوارەی لەگەڵمان ئامادەیتان هەبوو سپاس بۆ میوانەکانم سپاس بۆش کە تا ئێستا بینەرمان بوون ئازیزانم تەوەری ئەم ئێوارەیەم کەمێک کراوە بوو کۆمەڵێک تاوان هەبوو بەڕاستی ئەمە ویستمان باسییان لێوە بکەین و ئەو کەسانی کە دەبنە قوربانی ئەنجامدانی ئەو تاوانانە و بە بینەرەکانمان و بە خەڵکی خۆمان و بە تایبەت ئەوانەی کە دەیانوێت ئەم تاوانانە ئەنجام بدەن بڵێن کە چاوەکانی دەستگای ئاسایش هەمیشە لەسەر ئەو کەیسانەیە لە هەر جێگەیەک بن لەو شوێنانش کە دەڵێن ئاسایشی پێناگات بە دڵنیاییەوە ئاسایش دەگاتە ئەو شوێنانش هەمیشە وتومانە تاوانەکان چەندە گەورە بن تاوانباران چەندە لێزان بن هیچ کات لە دەستی یاسا دەربازیان نابێ سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەری کینوێ لەگەڵتان دەبین شاد و بەختەوەر بن